کاتژمێر 5 خولەک ئۆتۆمبیلێک لە لای مزگەوتی فەجر لە گەڕەشی قڕگا لە پشتی شۆخانی دیلاستیەوە بەخرایکی زۆریەتە خوارەوە و خۆی دەکێشێت بە نێوانی ئەم دوو دوکانەدا بەهۆی ئەم ڕووداوەوە 3 کەس جیای لەدەستدا من ئەچمە لای کاک بەرهەم کە خاوەنی یەکێک لەم دوکانانەیە کاک بەرهەم سڵاو لێ بگە فەرمووی تێرە زیانەکانتان زۆر بووە چۆن بوو؟ زیانەکان زۆر بووە بەس ئەلحەمدولیلا کارمەندەکان و خۆمان سەلامەتین خۆشبەختانە ئەلحەمدولیلا خۆمان سەلامەتین زیان قەزا وەڵای بردووە کاکەی گیان ئەوەی کە باسییان کە ڕووداوەکە چۆن بووە؟ ئەم سیارە زۆر بە سورعەت و بە هۆڕینلیان هاتۆتە خوارەوە لەم جادەی سەرۆ لە فولکەکە هاتۆتە خوارەوە خۆی پێ نەگیراوە هاتووە خۆی کرۆ بە یایە قوربانێ بم بەسر لەخوا بە زیابێ خۆمان سەلامەتین و بەداخەوە 3 کەس جیان لەدەستداوە ئەو 3 کەسەی کە تایە بوون خەڵکی سووریا بوون ئەوان عەمری خۆیان کردو و لە خزمەتام کاکەی گیان ئەو کەسەکانتانە ناسی ئەو شۆفێر و سەرنشینی ئۆتۆمبیلەکە؟ نا قوربان نەمانە ناسی نەوەڵا ئێمەوانمان ناناسی بە ساقەوە بم زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە بینن ئەمە ئۆتۆمبیلەیە کە بە خێرایکی زۆر لە لای مزگەوتی فەجرەوە کە مزگەوتێکی بەناوبانگە لە ئەم ناوچەیەدا کە لە ئەکرێتە نێوانی گەڕەشی قڕگە و برای مەحمەد کە بە خێرایی زۆر هاتۆتە خوارە پشتی شۆخانی دیلاستیە کە خۆی کێشاوە بە نێوانی ئەم دوو دوکانەدا لە ئەنجامدا 3 سەرنشین لەناو ئۆتۆمبیلەکەدا جیای لەدەستداوە ئەمە ئەیبینن پاژماوەی ئۆتۆمبیلەکەی لە ئێستادا تیمەکانی پۆلیس بەگری شارستانی هاتوچۆ لێرن بۆ ئەوەی کە تیمەکانی هاتوچۆ بتوانن ئۆتۆمبیلەکە لابەرن تاوەکو بۆنێم ئەم ئۆتۆمبیلەوە کاتێک ئەم ئۆتۆمبیلە لێوە بە خێرایی هاتۆتە خوارەوە خۆی هەڵاوە بۆ ئێرەوە کەوتۆتە سەر ئۆتۆمبیلێکی دیکەش لە جۆری لانکرۆزەرێکی ڕەشە ئەوەی کە هەیە ئەمە ڕووداوەکەیە ئەگەر هاوکارمێنەکان جۆزێتەوە ئێستا تیمەکان سەرقاڵی لابردنی ئەو پاشماوانن ئەوەی پاشماوی ئەوە ئەمەی کە هەیە ئێستادا ئەم ڕووداوە 3 کەس جیای لەدەستا ئەوەی کە هەیە زیاتر کە بریناری تیانە بە بۆنەی ئەم ڕووداوەوە لەسەر تیمەکانیان لێ ئۆتۆمبیلەکە لابەرن بەڵام خەڵکی زۆر لێرە کۆبووەتەوە لە ئەم دەوری ئەم ڕووداوە بۆیە کە ئەمە مامە جان جەنابێ لێرە بووی کاتی ڕووداوەکە؟ بەڵێ چۆن بوو ڕووداوەکە چی بوو؟ وەڵی بە سەریعەیەکی زۆر هاتە خوارەوانێ خۆی کرد بەم ناو دوکان و ئەو پایە گرتوێ ناتا دوای دوکانەکان ڕۆی کەم دوکانیانی تۆیە؟ هەر دوو ماچێتەکەەوە ئێرەش خێرایەکە زۆر بوو لەو کاتەیە؟ گێشەکەی لە 160 ساوە ساوەتۆ لە 160 بەڵێ هەر سێکیان سووری بوون ئەو کاتێکەوە گەیشتە سەریان مابوو لە ژیانە؟ حال عینی داقە مرده بوون من هەر لێرە بوو هەمیش 4 مەتنبەی نەبوو لەگەڵ سیارەکەی زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمە ئەو ڕووداوەیە کە ئێواری ئەمڕۆ کاتژمێر 5 خولەک لە پشتی شۆخەکانی دیلاستی کە ڕوویدا بۆ هۆی گیان لەدەستدانی 3 کەس کە ئەم ڕووداوە وای کردووە ئەوەی ئەیبینن ئەمە پاشماوەی ئۆتۆمبیلەکەیە کە ئێواری ئەمڕۆ بە خێرایی زۆر لە لای مزگەوتی فەجرەوە هاتۆتە خوارەوە و کە وەک باسی دەگەڵ حاڵەکان کە بە هۆڕلیانەوە هاتۆتە خوارەوە لێرە بووی تۆ چی بوو لەو کاتێت چی و بینی تۆ؟ بینیمانەوە بە سورعەتێکی زۆر هاتە من لەسەرەوە بوو سێرمەگرت لێرەوە بە سورعەتێکی زۆر هاتەم شۆسش خۆی بۆ نەگیراوە خۆ ماڵی بەم بینایە کەس لە بەردەمیان نەبوو؟ ناوەڵا بەس خۆی ماڵێ بەم سیارە خۆی کردوێتە لەگەڵ بیناکەیە خۆی بۆ نەگیراوەتەوە سورعەتێکی زۆر بوو زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی بە پێوەی کە زانیاریەکانی دەست من کەوتۆ لە هاتوچۆی سلێمانیشەوە کە ئەم ئۆتۆمبیلە ئەو خێرایەکەی بە شێوەیەک بووە وەک باز دەکرێ کە لە 160 جێچەکەی کە لە 160 وەستاوە ئەمە وای کردووە کە خێرایەکەی زۆر بێت وەک باسی دەکەن شاید حاڵەکانیش کاڵێن 3 کەسی سووری تێدا بووە ئەمە ئۆتۆمبیلێکی تایبەتە لێرەیە کە لێسادا تیمەکان سەرقاڵی لابردنین بەڵام بەهۆی ڕووداوەکە 3 کەس جیای لەدەستا بەڵام هیچ کەسێ بریندار نەبووە
ئەم ئۆتۆمبیلە ئەم لانکرۆزەرە ڕەشەش کە لە بەردەمی ئەم دوکانانەیە وەستاوە بەڵام بە خێراییکی زۆر هاتووە کە خۆی هەڵاوتەیەت کەوتۆ بەسەر بەشی پێشەوەی لانکرۆزەرەکەدا ئەوەی کە بینن لێسادا تیمەکان سەرقاڵی گواستنەوەی ئەو ئۆتۆمبیلەن کە کاژمێر 5 خولای بە خێراییکی زۆر هاتۆتە خوارەوە کە کۆنتڕۆلی لەدەستداوە بەڵام تا ئێستا نازانرێ ئاخۆ ئەم ئۆتۆمبیلە برێشی تیان نەماوە یاخود ئەوە بۆکە خۆی بە خێرایی هاتۆتە خوارەوە بەڵام وەک باز دەکرێت کە ئەو جادەی کە لێ هاتۆتە خوارە جادەیەکی یەکساییدا لێژی شەجادەکە بۆیە بە خێراییەکەی بەو شێوەی هاتۆتە خوارەوە وەکەوەی کە شاد حاڵەکانیش باسی دەکەن دەست بەجێ ئەو سێسەر نشینەکە تیایدا بوون گیانیان لەدەستداوە بەڵام هیچ کەسێ لە ڕووداوەکەدا بریندار نەبوو تەنها خۆی کێشاوە بە نێوانی ئەو دوو دوکانەدا یشە لە دوکانەکان نووسنگەی خانوبەرێ ئەوەی دیکەیان بازار مارچێتێکی بچوو مارچێتێکە کە شوشەوات و ئەو بابەتانی تێدایە زیان بەر دوکانەکان گەیشتۆ بەڵام ئەوەی کە ئەو پایی نێوان ئەم دوو دوکانە ئۆتۆمبیلەکەی وەستانۆتەوە. ئەمە کەیبینن ئەو دیمەنانن کە ئەو ڕووداوەی ئێوارەی ئەمڕۆ ڕوویدا لە گەڕەشی قڕگا کە ئەم جێگای دەکرێتە پشتی شۆفکاری دیلاستیەوە کە لە ئەنجامدا سێکەس گیانی لەدەستدا و لێسادا تیمەکان سەرقاڵی گواستنەوەی ئەو ئۆتۆمبیلەن کەوسێ هاوڵاتیە گیانی لەدەستداوە.